گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم لەگە میوانەکەم لە سوودەیە کەم هەڵبەت گەنجان و ژنان دوو توێژی سەرەکی کۆمەڵگان بزانین تا چەند بایەغ بەم دوو توێژە دراوە ئەی لە ئێستا و لە داهاتووە چی کە ئەکرێ بۆ ئەوەی باخی زیاتر بەم دوو توێژە بێن بە سوپاسەوە لە ستودیۆ وەگامەژە پێەیە خات و لامێن شەید ئەردەڵانم لەگەڵایە کە چالاکەوانی مەدەنیە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەین خات و لامێن بەخێر بیت سپاس کاتی خۆت بێمە بەخشی زۆر سپاس بۆ ئێوە بەیانیتان باش بەیانیەوە باش حاڵم سپاسانەکەمم دەرفەتە زۆر سپاس خات و لایەن بالەوە دەست پێ بکەین وەک ئاماژەم پێەیە هەم گەنجان هەم ژنان دوو توێژی سەرەکی کۆمەڵگان بۆ چوونت لەو بارەوە لە چ دۆخێکە ئایان بینیت؟ بەڵێ بەنای خۆی گەورە گەنجان و ژنان دوو توێژی گرنگ و سەرەکی کۆمەڵگەن بەڵام لە ڕاستیاوکو پێویست ژیانی ئەوان ئەو باەخی کە پێیان دراوکو پێویست نییە ئەوی لە سایی دەسەڵاتی کوردیەوە کە 33 ساڵە سای دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە 33 ساڵە کە پلانێکی وای نەبووە بۆ باشترکردنی ژیانی ئەو دوو توێژەکە دوو توێژی زۆر گرنگ و سەرەکی کۆمەڵگەن کە گەنجان نەوەی داهاتوون و هەموو کۆمەڵگەیەک لە هەموو کۆمەڵگەیەکی دنیادا زیاترین گرنگی و زۆرترین گرنگی بە توێژی گەنجان و ژنانە درێ بەڵام بەداخەوە ئێمە تا ئیساکە لە کۆمەلگەی ئێمە و دەسەڵاتی کوردی نەیتوانیوە لە ماوەی 33 ساڵی دەسەڵات و حکومڕانیە ئەو گرنگیە بۆ دوو توێژە بات کەواتە خات و لایەن چی بکرێت بۆی حکوومەتی هەرێم باەخی زیاتر بە گەنجان بە ژنان بە بەتایبەت کە هەڵبژاردننی پەرلەمان نزیک بۆتەوە بەڕێوەیە بەڵێ گرنگیدان بۆ دوو توێژە ئەبێ لە هەموو کاتەکانە بێن نەک لە کاتێکە کە ئێستاکە هەڵبژاردن نزیک بۆ تۆ بڵین وابی بکەنە بۆی هەڵبژاردنەوە گرنگیان پێدرێت ئەمە ڕاستیە یعنی گەنجانی ئێمە و ژنانی ئێمە ئێستا زۆر وشیارن لەوەتی ئێگا کە حکوومەت بۆ لە ئێستا گرنگی پێدات وەکو باسم کرد بۆ ئاماژەم پێیا کە گەنجان چینێکی زۆر گرنگی کۆمەڵگەن داهاتوی کۆمەڵگە لە دەستی ئەواندایە ئێستا بێکاریکی زۆر هێنەوەن لە ناو گەنجاندا ژنان و پێویست مافەکانیان دەستەبەر ناکرێت و پێویست ناتوانن توانەکانی خۆیان دەرکۆن و پێویست پشگیریان ناکرێت پێویستە حکوومەت ئاوڕێک باتەوە لەم دوو چینە بۆ ئەوەی لە داهاتووی پێویستە لە داهاتووی زۆر نزیکە پلان و بەرنامەی باشی هەبێ بۆ باشترکردنی ژیانی ئەم دوو توێژە بەڵێ خات و لاوێن بەراورد بە وڵاتانی ڕۆژئاوا تەنانەت وڵاتانی دراوسێش تا چەند ئاور لە مافە سەرەتاییەکانی ژنان و گەنجان دراوەتەوە هەڵبەت بە شێوەیەکی گشتی بەڵێ ناتوانم بڵێم بەراورد ئەکرێت باسی وڵاتانی ڕۆژئاوا هەر ناکەم وڵاتانی دەوروبەری با بڵێن کوردستان ناتوانم بڵێم بەراورد دەکرێت چونکە ژیانی گەنجان و ژنانی ئێوە ئەو وڵاتانەی چوادۆری خۆمان لە ئەو ژیانی گەنجان و ژنانی ئێمە زۆر جیاوازی هەیە بۆ شێوەیە بێکاری نییە بۆ شێوەیە پشتگوێخستن نییە لەلایەن حکوومەتەوە بۆ شێوەیە کە ژنەکان مافیان ناخورێت ناتوانم بڵێم بەراورد دەکرێت بەڵێ کاتە خات و لایەن چی بکرێت بۆی ئێمە سوود لە ئەزمموی وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی دەوروبەر بگرین بەڵێ یەکەم شت بۆ ئەوەی کە ئەوکو بە ئاماژەم پێیاجاتر ئێڵێمەوە کە گەنج چینێکی گرنگی کۆمەڵگەیە ئێمە ئێستا گەنجێکی زۆرمان هەیە کە بێکارە کە خوێندنی تاو کردووە دانەمەزراوە گەنجێکی زۆرمان هەیە کە ڕوو لە وڵاتانی دەرەواکات پێویستە حکوومەت پلان و بەرنامەی هەبێت کە چۆن گەنجانی وڵاتەکەی لە ناوخۆی وڵاتەکە بهێڵێتەوە بە لەدەستدانی گەنجان تۆ سەرمایەکی مرۆیی گەورە لە دەسەدیت لە وڵاتەکەدا یان ژنانی کۆمەلگەی ئێمە هەتاکو ئێساکە تا ڕادەیەکی دیاریکرا و ئازادیان دیاریکراوە ڕاستە تا ڕادێکی باش هاتوونتە پێشەوە بەڵام تا ئێساکە ئازادیان دیاریکراوە لە سەری ناوەندی شارەکان مەکە لە قەزاوناحیەکانە ژنێک و پێویست ئازادی نییە وەکو پێویست گرنگی پێ نادرێت سنتەرەکان سنتەری گەنجان و ئەو با بڵێن دەورانەی کە ئەکرێتەوە زیاتر گەنجەکانیان زیاتر با بڵێن ڕەگەزی نێر بەشداریەکە کەمتر ژنان بەشداریەکەن پێویستە وشیاری کۆمەلگا زۆر گرنگی بە وشیاری کۆمەلگە بێت هەر لە پرۆسەی خوێندنەوەکە لە سەرەتاییەوە هەتاکو ئەگاتە ئاستی خوێندنی زانکۆ بە مانگاکان ئەم چینە ڕۆشنبیر بکرێت کە چۆن جیاوازی نێوان ژن و پیاوان نەکرێت چۆن ژن هەمان توانە و هەمان بەهرەی هەیە و پیا و چۆن گرنگی بە گەنجەکانمان بدرێت لە هەموو بارەکانە گەنج هەیە لە ناوەندی شارەکەمان لە قەزاوناحیەکان هەیە کە وەک لەوەی کە دەستی بەتاڵە هەریکاری نییە شوێنێکی حەسانەوەی نییە شوێنێکی نییە لەگەڵ ڕەفیقێکی بچێ بۆی کاتێک بەسەر بەرێ ئەمانە هەمووی کەم و کوڕیە کە پێویستە حکوومەت پلانی وردی هەبێت بۆ پڕکردنەوەی ئەم کەم و کوڕیانە بەڵێ کەواتە خات و لایەن هوشیاری کۆمەلگەوە خۆت ئاماژت پێەیە ئەمەش کاریگەری نییە بۆ ئەوەی مافە سەرەتاییەکانی ژنان و گەنجان
دابین بکرێ یاخود ئاوەڕ لە مافەکانیان بدرێتەوە ئەمەش کاریگەری نییە؟ کۆمەڵگا زۆر گرنگە منکو ئاماژەم پێویستە وەکو بەرنامەیەکو منهەجێک لە پۆلیتی سەرەتایی و بخوێنرێت ینی بۆ تۆ ئەم چینەکە چین بەچین ئەڕۆ ئەم چینە گەورە بێت ینی ئەبێ بەدایک ئەبێ بە باوک ئەگەر لەسەر هەمان بیرکردنەوە بێت ئێمە هیچ شتێکمان نەکردووە ینی ئەبێ ئەو جیاوازیە گەورە و زەقە نمێنێت کە ژن ناتوانێت و پێویست بێژنی زۆر بەتوانە و بە بەهرەمان هەیە من لە نزیکانێ سەردانی سنتەرێکم کرد کە زۆربەی ئەوانەی کە لەوێ بوون ژن بوون ینی توانە و بەهری زۆر باشیان هەبوو هەرێک و لە بوارێکی جیاوازە بەڵام وەکو پێویست نەبوون ینی ئەو ڕێژەیە نەبوو کە لە ئاسی تەمۆحی منایەکە ئافرەتان ببینم کە بەهرەکانی خۆیان بەرجەستە بکەن ئافرەتمان هەیە وێنە کێشە هەیە میوزیک زانە ئەتوانێت بە چەند زمانێک قسە بکە ئەمانە وەکو پێویست لەوەیە تا ئێساکە لەناو خێزانەکانە ڕێگە نەدرا بێنە دەرەوە پێویستە ئێمە ئەو مافوو ئەو ئازادیان بۆ دەستەبەر بکەین کەوتێ ئازادی لە کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی با بڵێن بە شانازیەوە یڵێن ئێمە هەمومان بەو شێوەیەن کۆمەلگەیەکی تا ڕادێک عەشایری و ئەوەمان هەیە بەڵام پێویستە ئەو جۆرە بیرکردنەوەی کە ژن بچێتە دەرەوە بە شایکی جیاواز سیر بکرێت خراپ سیر بکرێت پێویستە ئەمە نەمێنێت وە پێویستە حکوومەت خۆی لە ناوەندە با بڵێن ناوەندی حکوومەت و لە دامودەزاکانی حکوومەتدا ژیانێکی وایان بۆ دەستەبەر بکات کاتێک کە ژنێک دێتە دەرەوە خۆی و خێزانێکی دڵنیا بێت کە ڕووبەڕووی هیچ شتێک نابێتەوە کەسایەتی ناکەوێتە ژێر پرسیارەوە بۆ ئەوەی کە خێزانەکانی زیاتر ڕێگەبن کە ژنەکان بێنە دەرەوە. بەڵێ خاتو لەوێن باسی کەم تەرخەمی حکوومەتت کرد و باسی هۆشیاری کۆمەڵگاشت کرد بەڵام هەندێک جار ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان و لاوان وەک پێویست خۆیان ڕێک نەخستووە ئایا ئەمەش کاریگەری نییە بۆی کە مافەکانیان وەک پێویست دەستەبەر نەکراوە؟ ئەوە دروستە بەڵام کاتێک حکوومەت پلانێکی ڕێکخراوە دیاریکراوی نییە ناتوانانی تۆ ڕەخنە لە تاک بگری یعنی لە هەموو شوێنێکی دنیاە لە هەموو وڵاتێکە سیستەم هەیە پلان هەیە بۆ هەرچی نوتوجێک و بۆ هەر شتێک وەزارەتێکە ئەم وەزارەتە بێ پلانی هەبێت کە حکوومەت وەزارەتێکدا ئەنا و پلانی هەیە و پلانەکان جێبەجێ ناکرێ تۆ ناتوانانی ڕخنەبی ڕاستە ڕێکخراوەکان کاریان کردو بەڵام وەکو پێویست نەبووە ئیتر ئەو پێویستیش کەم تەرخەمی خۆیانە یان حکوومەت وەکو پێویست پشتگیری نەکردوون ئەویان ڕوونی. بەڵێ خات و لاوێنێکێک لەو کێشانی تر کە ڕوبەڕووی گەنجان و ژنانە بێتەوە دانەمەزراندنیانە هەڵبەت پرۆسی دامەزاندن بە شێوەیەکی گشتی وەستاوە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم پرسە یاخود حکوومەت بەنیازە لە داهاتووە ئاوری لێباتەوە کە هەڵبەت وەک باسم کرد ئەمەش کێشەیەکی سەرەکی و کاریگەری لە سەردامیکردنی مافەکانیان هەیە. دامەزراندنی گەنجان لە ئێستادا یەکێکە لە کێشە زۆر گەورەکان لە کۆمەڵگەی ئێمەدا بۆ بڵگەشت بۆ ئەوەی کە بەدەیان و سەدان گەنج لە وڵاتە کۆچیان کردو و بە ڕێگەی مەرگا ڕۆشتن بۆ ئەوروپا و ئەوەشی کەماوەتەوە لێرە ئینتیمای نیشتیمانی زۆر لاواز بوو یعنی ئەڵێ من لە نیشتیمانێکە ئاژیم ئەگەر سری ئاوڕێک لە ڕابردوو بیتەوە لە کۆمەڵگەی ئێمەیە لە خێزانەکانە بە دەگمەن خێزانێکەیە شەهیدێکی نەبێت ئەنفالێکی نەبێت پێشمەرگێکی نەبێت لە من خوێنم ڕۆشتەوە بۆ ئەم خاکە قوربانیم داوە بەڵام ئێستا لەسەر خاکی خۆم مرتاح نیم مافەکانم دەستەبەر ناکرێت گەنجێک کە بەڕوونی بڵێن دینارێک لە گیرفانیان نەبێ تەمەنی هاوسەرگیری بێ نەتوانێت هاوسەرگیری بکە خوێندنی تەواو کردو لە ماڵەوە دانیشتووە حکوومەت هیچ پلان و بەرنامەیەکی نییە تۆ ناتوانیت داوای هیچ شتێکی لێ بکەیت یان ناتوانانی بڵێ تۆ بۆچی ئینتیمای نیشتیمانی لاواز بووە بۆ بەرگری لە وڵاتەکەت ناکەی بۆیە حکوومەت پێویستە زۆر بەجددی ئاوەڕ لەمە باتەوە بتوانین لە ڕێگەی کەردی گشتی و کەتی تایبەتەوە لە ڕێگەی کارگەکانەوە لە هەر مانتیقەیەک چەند کارگەیەکدا بمەزرێنرێت بتوانێت کۆمەڵێک لە باتی ئەوەی کرێکاری بیانی بهێنرێ با کرێکارەکان لە ناوخۆی خودی کوردستان نابێت ئەو بەتاڵ و بێکاری و ئەو بێزاریە و ئەو نەمانی ئینتیمای نیشتیمانیە نامێنێت کە تۆ ڕۆڵەکانی تۆ تووشی بوونە یعنی پێویستە ئەمە بەرنمەیەکی زۆر چڕ و پڕ و باڵێن بە وردەکاری بۆ دابندێت بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەو بەتاڵە و لەو بێزاری گەنجان هەیەە. بەڵێ لای من خانووک و چالاکەوانێکی مەدەنی یاخود بڵێن ڕێکخراوە مەدەنیەکان بەنیازن پرۆژێک لە داهاتووە یاخود دوای هەڵبژاردننی پەرلەمانی نوێ ئاراستەی پەرلەمان و حکوومەت بکەن بۆ ئەوەی ئاوڕێکی جدی لە گەنجان بدرێتەوە بە تایبەت دامەزراندنیە. بەڵێ بەتەئکید پلان و بەرنامەی ئاوایە بەڵام لە ڕابردووشە لە کابینەکانی پێشوشە ئەو پلان و بەرنامانە هەبووە بەڵام بەداخەبەوەی هۆکاری سیاسی و کۆمەڵی بارودۆخەوەکە لای خەڵک ڕوونە ئەم پلانان نچۆتە بواری جێبەجێکردنەوە.
بەڵێ لاوێن خان ئاشکرایە کۆچی گەنجان بەرەو هەندەران بەردەوامە بەڵێ ئەمە تا چەند کاریگەری لەسەر هەرێم دروست کردووە چۆن بتوانرێت ڕێ لەم کێشە گەورەیە بگیرێت کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتوێتەوە وەڵامیان پرسیارە بەسمەوە بە وەڵامی پرسیارەی کەتەوە کۆچی گەنجان کە زۆربەی گەنجەکانی ئەمەچێ بە ئەوروپا بێ حکوومەتی هەرم هەست بەوە کە ئێمە سەرمایەکی مرۆیی گەورە لە دەست ئەدەین وەکو وتم چەند جار ئاماژەم پێدا گەنج چینی گەنجان سەرمایی وڵاتەکەیەتی کە تۆ گەنجێکی زۆر لە وڵاتەکەت ئەڕوا ئەبێ بزانی مەترسێکی گەورەیە ئەبێ بیر لەوە لە دامەزراندن بکەیتەوە بیر لەوە بکەیتەوە کە کەتی تایبەت بکرێتەوە بیر لەوە بکرێتەوە کە دامەزراندن ئەکرێ بەپی پسپۆری بێت نەک بەپی مەسوبێت و مەحسوبێت بێ لە کارگەیەکا کەسێکدا ئەنێ کە بارودۆخی خۆی و خێزانەکەی زۆر باشە پێویستی بەو کارە نییە بەڵام کەسێک ئەناسێت و قستێتی ئەو شوێنە ئەمە تۆ زوڵم لە گەنجێکی تر ئەەکەی خۆت بەدەستی خۆت پاڵی پێوانەی کە وڵاتەکە جێبێڵێ یان ئەگەر نێشتوانێت جێبێڵێ ئینتیمە و خۆشەویستی بۆ وڵاتەکەی خۆی نەمێنێت پێویستە ئەمانە حکومەت زۆر بە وردی ئاوڕێ لێباتەوە چونکە وای لێت ڕێژەی گەنجان زۆر کەم ئەبێتەوە ئەمەش ئەبێتە وڵاتێکە ئەتوانم بڵێم ئیتر گەشەکردنی زۆر کەمە بێت لە باتی بەرەو پێش بچێ بەرەو دو ئەگەڕێتەوە بەداخەوە بەڵێ لاوێن خان ئاشکرا وەزارەتی پلاندانان لە سەرجە وڵاتان بایەق بە سێکتەرەکانی ژیانەیەت یەکێکە لە وەزارەتە هەستیارەکان لای ئێمە وەزارەتی پلاندانان چی کردووە وەزارەتی پلاندانان وەزارەتێکی هەستیار و زۆر گرنگە بەڵام وەزارەتمان هەیە و پلانمان نییە بەداخەوە چونکە پلان هەبوایە ئەو هەموو کێشەیە نابوو کە ئێستا ئەو هەموو گلێگازندەی نابوو کە خەڵکی خۆمان هەیەی ئەگە پلانیش هەبوو بێت ئەنجامەکەیمان نەبینیەوە بەڵام هۆکاری ئەمە ئەگەر حکومەت و پێویست دەسەڵاتی حکومەتی کوردی و پێز دەعمی نەکرد بێت ئەویان ڕوونی نییە بەڵام پلانەکان پلانمان نبینی و جێبەجێکردنی ئەگە پلانیش هەبوو بێت نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەداخەوە بەڵێ خاتو لەوێن لە ئایندێکی نزیکە سەرژمێری گشتی دانیشتوان ئەنجامەدرێت ئەم پرۆسەیە یاخود ئەم پرسە تا چەند کاریگەری لەسەر دەستەبەرکردنی مافەکانی ژنان هەیە و گەنجانی سەرژمێری پرۆسێکی زۆر گرنگ و هەستیارە بە تایبەتی کاریگەری هەیە بە ڕایتۆ بەڵێ بێگومان کاریگەریەکە چونکە ساڵانێکی زۆر سەرژمێری نەکراوە پرۆسێکی زۆر گرنگ و هەستیارە بۆ ئێستا دەر ئەنجامک پێویستە و سەرژمێری کە ئەگرێت دەر ئەنجامەکەی بکرێ بە پلانێک و بکرێتە بواری جێبەجێکردنەوە بۆی ئەو دوو توێژە گرنگی کە باسی ئەکرێت بتوانێت بەرنامەیەکیان بۆ دابین بکرێت و مافەکانیان دەستەبەر بکرێت بەڵێ لاوێن خان ئاشکرایە ساڵانە بە هەزاران کڕووکچ لە پەیمانگاکان و لە زانکۆکان خوێندن تەواوەکەن پرسیارەکەم ئەوەیە تا چەند گرنگە جگە لە کەرتی گشتی بایەخش بە کەرتی تایبەت بدرێ بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان هەلی کاریان بۆ بدۆزرێتەوە بەڵێ یەکێک لە بیانەکانی حکومەت ئەوەیە کە ئەڵێ کەرتی گشتی یعنی تۆ هەموو ساڵانە ژمارێکی زۆر زۆر کە با بڵێن تەخەڕوج ئەکات ناتوانین تۆ لە کەرتی گشتی بەڵام پێویستە حکومەت پلانی ئەوەی هەبێت جێگی ئەم کەسانە بکاتەوە لە کەرتی تایبەتە یانێکی لەو شتانەی کە زۆر زەقە و کە ئێستا زۆر هەموو خەڵک ئەیزانێکە کارگەیەک لە شوێنێک ئەکرێتەوە با بڵێن کرێکاری بیانی بۆ ئەهێنرێت ئێمە خەڵکی خۆمان ئەم هەموو تەخەڕوجەمانە ئەو هەموو پسپۆرێمان هەیە بۆچی ئەو کەسانەدا نامەزرێنی خەڵکی وڵاتەکەی خۆتەیە ینی ئەو مافی زیاترن لە کرێکارێکی بیانی یان کە داشی ئەمەزرێنی ئەو موچەی کە ئیدیتێ موچەی کرێکارە بیانێکە زۆر زیاتر لە موچەی هاونیشتیمانێکی خۆت کە بە ڕای من ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە یعنی تۆ خۆت پێشتر بازم خۆت بەدەستی خۆت پاڵی بە گەنجەکان تەوانێڵی وڵاتەکە جێبێڵە یعنی پێویستە زۆر بەودی ئاوردەمان بدرێتەوە ئەو کارگانی کە دروست دەکرێت ئەو کارگانی کە با بڵێن لە ناوچە جاجەکان بەگەڕ ئەخرێن کە پێویستە کاری زیاتر بەگەڕ بکرێت هەلیکاری با بڵێن لەکەتە تایبەتەکانە زیاتر با بڵێن دەستەبەر بکرێت بۆ گەنجان بەڵام دەستی کاری بیانی کەمتر بکرێتەوە زیاتر گرنگی بەو کەسانە بدرێت کە لە ناقی وڵاتەکەی خۆمان و کە ڕۆڵەی ئەم نیشتیمانن و ئەوان دڵسۆزترن لە کەسێکی تر بەڵێ خاتو لاوێن لە عێراق شتێکەیە بە ناوی موچەی چاودێری کۆمەڵایەتی هەوڵ تا ئێستا هەوڵ نەدراوە کە داوا لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی عێراق بکرێت کە موچە بۆ ژنانی بێکار یاخود گەنجانی بێکار دابین کات بەڵێ بەڵێ لە ڕاستیە ئەوە بەرنامەیەکی باش ئەگەر جێبەجێ بکرێت بەڵام داوا کراوە ئەوە کاری ئەندام پەرلەمانەکانی پەرلەمانتارەکانی عێراقا یعنی پەرلەمانتارە بە ڕێزانەکە نوێنەری ئێمە نوچونەتە پەرلەمانی عێراق ئەوە کاری ئەوانە بیکەن بە بەرنامەیەک و بیکەن بە پرۆژەیە کە داوا بکرێت
خەڵکانی هەرێمی کوردستانیش ئەوانەی کە بێکارن مافی ئەویان هەیە هەمان موچیان هەبێت ئەو مافیان هەبێت کە بەڵێن لە عێراق جێبەجێ ئەکرێت ئەوە کاری پەرلەمانتارەکانی عێراق. بەڵێ خاتو لاوێن دوا پەیامت. دوا پەیام ئەوەیە بە هیوام حکوومەت هەرێمی کوردستان ئاورێکی زۆر جدی لە دوو توێژە باتەوە لە گەنجان و لە ژنان وەکو باسمان کرد ئەم دوو توێژە زۆر گرنگن ژنەکان نیوەی کۆمەڵگەن و دایکی نیوەکەی ترن و توێژی گرنگن ناکرێت لە یاد بکرێن ئەگەر لە یاد بکرێن ناهاوسەنگیەک دڕوو ئەدات کە تۆ ناتوانانی بڵیت کە من حکوومەتێکی ئازاد و دیموکراسیم هەیە و جێگەی هەردوو توێژەکەی هەردوو چینەکەی تیابێتەوە گەنجانەوەی داهاتون و ئەم وڵاتە لەسەر دەستی ئەوان گەشە ئەکات و گەورە ئەبێت و ئەوانەوەی داهاتون بە هیوام حکوومەت بتوانێت ئاورێکی جدیان لێباتەوە کارێک بکات کە ئیتر گەنجەکانمان بەڕێگەی مەرگانە ڕۆن خێزانەکانیان لە ناو نەچێت دایکەکان بەهۆی ئەو گەنجانە بۆی ئەو دەسەڵاتی کە ئاورناتەوە لە گەنجان جارێک لە جەریان نەسووتەیە بە هیوام وڵاتەکەمان سەربەرز و سەرفراز و ئینشاءالله داهاتوویەکی باشە بێ بۆ هەمووان. ئێمەش بە هیوین خاتو لاوێن شەید ئەردەڵان چالاکەوانی مەدەنی. سپاس ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن. سپاس بۆم دەرفەت.